بینەرانی شارپێ سڵاوتان لێبێ 33 ساڵ بەسەر ڕاپەڕێنش کۆدارەکەی خەڵکی ڕانێدا تێپەر دەبێت کە لە 5 ساڵی 1990 مەشغەڵەکەی لە ڕانێدا گریسا و کەرکووکی ڕووناک کردەوە. من دەمەوێت ڕاوسرنجی هاوڵاتیان سەبارەت بە ڕاپەڕین و دۆخ خزمەت گوزاری شاری ڕانیا وەربگرم فەرمونون بینەرمان بن. بەتێڕوانی من دوای 33 ساڵ کاتێک تەماشای دیمەنی ڕاپەڕین دەکەی تەماشای وێنەی ڕاپەڕین دەکەی کە لەو قەبارە گرنگەیدا کە خەڵک یەک پارچە بەبێ دید و ئایدۆلۆژیای جیاواز دژی ئەو دیکتاتۆرە ڕاپەڕی بەڵام دوایی هەموو ئەو دەستکەوتانە خڕکرایەوە کە پارتی سیاسیان کۆمەڵێک لایەنی سیاسی دەستکەوتەکەیان بۆ خۆیان برد کە ئەوەش دەتوانم بڵێم خەڵک بە ئەنجامێک گەیشتووە کە بێئومێدیە لە بەرامبەر هەموو ئەو دەستکەوتانی ڕاپەڕین تاوەکو ئێستا من ناتوانین شەڕی بەغدا بکەین لە بەرامبەر پرسەنەتەوەیەکانمان دەکە هەموو شتێک بە ئیرادە کراوە بەڕاستی نیشتیمان بە کۆمەڵێک بنەمای داهاتی پارە گۆڕاوەتەوە بۆیە من پێم وابێ ئەمانە سەبەبی سەرەکی ئەو دەسەڵاتەیە ئەو فەرمانڕەوایەتەیە کە نەیتوانی و ئازمموی ڕاپەڕین وەک دەستکەوتێکی مێژووی نیشتیمانی بە نیشتیمانی بکات و ببێتە خاوەن دەستکەوتێکی گەورە کە پێی دەڵێن ڕاپەڕین پرسیارە جدیەکە ئەوەیە کە ئەوانەی ئێستا دەستکەوتەکانی ڕاپەڕین دەخۆن بەشداری ڕاپەڕین نەبوون لە ئەسڵدا بەڵکو بە پێچەوانەوە دەستکەوتەکانی ڕاپەڕینیان بۆ خۆیان بردووە و لەسەر خوێنی قوربانیانی ڕاپەڕین و سەرجەم ئەو شەیدانەی کە لە پێناوی بزنەوەی نیشتیمانیدا شەید بوون ئێستا بەرهەمەکەی دەخۆن. پێش هەموو شتێک بڵێم سەری تەعزیم و سەری احترام و ڕێزم دادەنوێنم بۆ جانی پاکی هەموو ئەو شەهیدانەی کە لە پێناوی ڕزگاری کوردستان و بەتایبەتیش لە ڕۆژی ڕاپڕینی پڕشکۆی خەڵکی کوردستاندا جانی خۆیان کردە قوربانی. بێگومان دەتوانم بڵێم ڕاپەڕین گەورەترین دەستکەوتی خەباتی ڕزگاری نیشتیمانی بۆ لە ماوەی 100 سەدەی ڕابردوودا بەڵام ئەوەی کە دەڵێن ئایا خزمەتی تەواوی منتیقی دەبەری ڕاپەڕین وەکو پێویست کراوە بێگومان تا ئەندازەیەک شت کراوە خزمەت کاروباری خزمەت گوزاری کراوە ئاور لە ناوچەکەی دراوەتەوە بۆ کار بۆ مەسەلەی شەیدانیش کراوە بەڵام ئەوەی کە وەک پێویستەوە جێگای تموحی بنەماڵێ و کەسوکاری شەهیدان و خەڵکی ڕاپەڕیوی دەبەری ڕاپەڕینە ماوێتی زۆری ماوە هیوادارم کە ئەو جارە ببێتە پند و دەرس ئەو ڕاپەڕینی دوای 33 ساڵی بێتە پند دەرس بۆ دەسەڵاتدارانی ناوچەکە بەتایبەتیش بۆ سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی سەرۆک بافڵی ئاوری زۆر جددی لە دەبەری ڕاپەڕین دەنەوە. ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی بوو لەگەری کوردستاندا خەڵک معاناتی زۆری بینی ناڕەحەتی زۆری بینی بۆی کە ئەم ڕاپەڕینە وەکو دەستکەوتێک دوای ڕاپەڕین خەڵک پاداشتی ئەو هەموو ئەزیەت و ناڕەحەتیانە وەرگێتەوە بەداخەوە ینی خەڵک خۆی ئەو تێگەیشتن و وعی و هۆشیاری نەبوو کە خۆی جارێک کە خۆی ڕێکخاتەوە کو چۆن خەڵک خۆی ڕاپەڕینی کرد لە 5 خەڵکی شای دەواازی ڕاپەڕین و هەر ئەم خەڵکەش کاتێک کە لە مزگەوتی گەورە لیژنەیەشان دروست کرد بۆ سەرپەرشتیکردنی ڕاپەڕینی 5 و ڕۆژانی دوات لە دەڤەرەکەدا و کۆمەڵە خەڵکی تێگەیشت و شار و خوێندەوار و خاوەن ڕوئایەکی دوور هەر ئەوانە وا بکەن کە جارێککە حکوومەتێک دروستکەن دەسەڵاتێک هەبێت بۆی ئەو وڵاتە بەڕێوەبرن بەڵام بەداخەوە کۆمەڵێک لە ئەوانەی کە پێیان دەگوتێت شۆڕژێری شاخ بەڵام بەداخەوە ئەوانە بوونە ملۆزمێک بوونە بازرگان و بوونە چەتەی شار بەڕاستی ئێستا ئەوانە هاتوون چۆن دەڵێ بازرگانی بەسەر خوێنی خەڵکەوە دەکەن ئەوانە هاتن کە پێی دەگوتێ بەڕاستی لە چوارچەوەی دوو بنەماڵەدا خۆی دەبینێتەوە هاتن زوڵمیان لە خەڵک کرد خەڵکیان سەوساندەوە خەڵکیان بێموچە کرد ئەوەی کە حکومەتی بەعز لە شێوەی ئەنفال و چیمیاباران کردی ئەوانیش کردیان دووبارەیان کردەوە بە شەڕی ناوخۆ بە هەزاران گەنجی ئەو وڵاتە لەسەر گرد و تەپۆلکەیەک بە کوشدرا ئەوانە هاتن موچەی خەڵکیان بڕی ئەوانە هاتن کێشەی ئەقلیمیان بۆ خەڵکی کوردستان دروست خەڵکیان برسی کرد ئەوەی کە خەڵک تموحی هەبوو لەوەی کە لەو ڕاپەڕینەدا بەرجەستە ببێت و ببێتە دەستکەوتێک بۆی گەلی کوردستان ئەوەی بۆ نەهاتە دی دیارە ڕاپەڕین بەری مقاومەت و ڕەنج و بەگشتداچوونەوەی زوڵمستەمی ڕابردوو ڕژێمێک لە دوایەکەکانی عێراق بوو لە کەرکووچی قودسی کوردستان ترۆپشی سەرکەوتنی بەدەستێنا و کۆمەڵێک دەرەنجام و بەرەنجامی گرنگی بەدەستێنا لەوانە پەرلەمان حکوومەت ئەو سنوورەی ڕاپەڕین سنووری ئێمەش بێبەش نەبووە لەوەی پشکی شێری بەرەکەوێت لە سەرکەوتنەکان لە هەمان کاتیشدا لە قوربانیەکان دیارە
بەدەر هیچ خێزانێکی سنووری ڕاپەڕینیە کە قوربانی نەدابێت لە سەردەستی ڕژێمەکانی ڕابردووی عێراقا بۆیە پێویستە لای زیاتری لێ بکرێتەوە هەرچەندێ دێشتکراوە لە نمونەی زانکۆ لالێکردنەوەی خزمەتگوزاریەکان بەڵام ڕاستی ڕاپەڕین بۆمان دەرەخا سنووری ڕاپەڕین و دەواازە ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین شایانی خزمەتی زیاترە بارتەقای مێژ و خەباتی ئەو دەڤەرە قوربانی دەرەبێ ئەتواندرێت لە ساڵانی داهات و سێکتەرەکانی پەروەەردە تەندروستی هەموو ئەو سێکتەرانێک کە پەیوەندیان بە ژیانی خەڵکی هەیە بە شێوەک لە شێوەکان پراوێز خراوە ئەکرێ لای زیاتری لێ بکرێتەوە بۆ ئەوی دانیشتوانی ڕاپەڕیش لە ژێر سایدا بەحەسێنەوە. بێگومان ڕاپەڕین ڕووداوێکی مەزن لە ساتە وەختی خۆیدا بەڵام دواتر ئەم ڕووداوە مەزنە بەهۆی هەڵەکانی حیزبە کوردیەکان و شەڕی ناوخۆ و سیاسەتی فاشیانە و هێنانی سیاسەتی دژمن و پێڕۆکردنی بەسەر میلەدا دەبێتە ڕووداوێک کە خەڵک جۆرێک لە کردە پەشیمانی بێت. بێگومان سەبارەت بە تەوری دووەمەوەی کە خزمەتگوزاری بێ بۆ خەڵک لە هەموو دنیادا میلەت خزمەتگوزاری لە حکومڕانی و لە دەسەڵاتداران و لە دامەزراوەکانی دەوێت لێرە بەداخەوە نەک خزمەتگوزارینەوە بەڵکو باگرانێکی گەورە لەلایەن دەسەڵات و حیزبەوە بەسەر خەڵکدا هەبووە. هینێکی جۆرج ئۆروێل هەیە هەمیشە پشت بەو تێ دەبەستم کە دەڵێ ئێوە دەنگ بدەن مشکلە نیە ئێمە خۆمان دەنگکانتان بۆ دەژمێرین. لەوەشەوە من وام لێناوە مەسەر ڕاپەڕین بەڕاستی ڕاوپەڕینە ڕاکەی بۆ خەڵک ماوەتەوە تا ئێمە سە بە خۆمان ڕای خۆمان دەڵێن بەڵام پەڕینەکە بۆ ئەوان ماوەتەوە. زۆرێک لەوانە بە ئەسەفێکی قوڵەوە تا ڕادەی هەرسپێهێنانی کیانی هەرێم و ئەو خەبات و قوربانی ئەو هەموو شەهید و ئەو هەموو خەباتە هێندە کردە پەشیمان ببن بڵن کە لە ڕاستیدا ئێمە هەڵەیەکی گەورەمان کردووە.